کاگناسی حسڵاو لەبێ جنابتان و بەینتان باش لەم ڕۆژە سەری ڕێز و نازش دانوێنم بۆ هەموو قوربانیانی ئەو کارەساتە نەگریسی کە لە شنگال ڕوویا بەسەر هاونیشتیمانیان بۆی هاتنی دەستی ڕەشی و داعشانەوە کە ئەو هاونیشتیمانیان ئاوارە کرد و لەو شاغا تووشی ئەو کارەسات و مەئساتە بوون کە هەمویان کەوتنە حاڵەتێکی زۆر ناخۆش و زۆر پڕ لە ئازار و پڕ لە چێژ. کاگناسی ئامانجەکردنەوەی ئەم پێشانگایە چی بوو لەم ڕۆژەدا؟ ئامانجەوە لەمە هەموو ساڵێک لە ساڵیادی پێشەنگاکە هەموو ساڵێک لەم یادا من بە فۆتۆکانم ئەمەوێ ئەم یادە زیندووکەینەوە ئەم کارەساتە بە نێوخۆی کوردستان و بە دەروی کوردستان پیشان بین کە هاونیشتیمانیان بەهۆی هاتنی داعشەوە تووشی ئەم حاڵەتە بوون تووشی ئەم ڕووداوە نەگریسە بوون کە زۆربەی زۆریان لەم حاڵەتە لەم چیایە لەم شنگالە ڕوبەڕووی جینۆساید بوونەوە هەمویان لە ناو بران ئەوانەی کە دەستیان گەیشت بە هاونیشتیمانیانی ئێسدیەکان لە شنگال زۆربیان کچەکانیان بران و پیاوەکان و کوڕەکانیان شەهید کران ئێمەمانەوێت بە هەموو جیانی بڵێن کە ئێمەی کورد هەمیشە ڕوبەڕووی ئەم جینۆسایددا نەبینەوە ئیتر بەسە ئێمەی کورد بە ئێمەش وەکو هەموو میلەتان بە ئازادی بژین سربەخۆ بژین و ژیانێکی مامناوەند و ژیانێکی ئاساییمان هەبێت. کاگناسیح ئەوانەی کێن لێرە سەردانی ئەم پێشانگەیانەکەن وەک باسی لەوە کرد کە ساڵانە ئەم پێشانگەیانە دەکرێتەوە و زام و ژانی شنگالیەکانی تێدا دەخرێتە ڕوو لە وێنەکاندا. ئەوانەی کەیان ئێزدین یاخوتەر کەسایەتێکی دیکە بنیێنە ئێرە وێنەکان دەبینن بۆ چوونیان لەسەر وێنەکان چێ چۆن باسی وێنەکان دەکەن چۆن باسیە و ئازاراکەن کە بەسەر ئێزدیەکانجا هاتووە. طبعاً ئەمە ئازارێکە هەمیشە لە ناخی ئێمە ئاژی وەکو کیمابەرانی هەڵەبجا وەکو ئەنفالی گەرمیان وەکو ئەنفالی ناوچەکانی تر وەکو وێرانکردنی گوندەکان ئەم ژگەکە لەو ئازارانە خەڵک کە دێ ئازارەکانە بینێ ئەو فۆتوانە بینێ زۆر متەئەسفە بێ زۆر پێی ناخۆشە بێت و هەمیشە منوتومە فۆتۆگرافەر و ڕۆژنامەنووس ڕۆڵێکی بەرچاویانە بێت لە پیشاندانی ئازارەکانی میلەتەکان بە دنیای دەرەوە بە نێوخۆی وڵاتەکەیشان خۆشبەختانە من توانیم لە ڕێی فۆتۆکان لە ڕێ ئەو کۆمەڵە فۆتۆ و کۆمەڵە ڤیدیۆی کە لە چیای شنگال دیکۆمنتم کرد توانیم زۆرترین ڕێکخراوی NGO لە دەرەوە بێنمە کوردستان و بێنمە کەمپەکانی ئاوارەکانی شنگال بۆ هاوکاریکردن و بۆ یارمەتیدانیان هیوادارم کە هەمیشە ڕۆژنامەنووس و فۆتۆگرافەرەکان دەستگیرۆیی بکرێن بۆ ئەوەی زیاتر بن و بۆی لە کوردستان ئێمە زۆر پێویستمان بەوەیە کە ڕۆژنامەنووس و فۆتۆگرافەرمان هەبێ بۆ پیشاندانی ئازارەکانمان بۆ پیشاندانی خەم و نەهامەتەکانی نیشتیمانەکەمان چون فۆتۆیە دەتوانێت شۆڕشێک بەرپا بکە فۆتۆیە دەتوانێت دنیا بەهاژێنێ هەر لەبەرەوەشە کە من هەمیشە وتومە هونەری فۆتۆ جیاوازە لە هەموو هونەرەکانی تر چون وشکردنی ساتە کە بە زیندوی بۆ هەتایە ئەمێنێتەوە و زمانی هەموو نەتەوەیەکیشە وەکوتم فۆتۆیە دەتوانێت گەورەترین شۆڕش لە دنیا بەرپا بکات. کاک ناسەح باس لەوە کرد کە فۆتۆی دەتوانێت شۆڕشێک لە دنیاە هەڵبگیرسێنیا خود دروست بکات بەم وێنەگرتنانە و هەروەها بێگومان وێنە خۆی لە خۆیدا بەڵگەیەکە دەتوانین بڵین کە بە پیشاندانی ئەم وێنانە دەتوانین ئەگەر بێت و لەم مەراسیمانەدا لایەن با بڵین لایەنە نێودەوڵەتیەکانیش ئامادە بن یاخود جەنابتان هیچ هەوڵتان داوم وێنانە بە بەرز بکەنە و لایەنە نێودەوڵەتیەکان بیبینن بۆی بتوانن جگە لەوەی کە کۆمەڵێک بەڵگەی تریش دیکەش هەیە بە وێنەکانیش جۆرێک بن لە بەڵگە و بتوانرێت لەسەر ئاستی نێودەوڵەتی بە جینۆساید ناسێنرێت دەتوانین بڵین هۆکارێکن. بەڵێ من بە خۆشحاڵیەوە توانیمە کە لە ڕێی فۆتۆکانمەوە وگوتم زۆرترین ڕێکخراوی NGOکان بێنمە سەرخەت بۆ هاوکاریکردنی ئەمان وە لە فەڕەنساش ئەم فۆتوانی من ئەم ڤیدیۆوانی من توانرا بەکاربهێنرێ بۆ ناساندنی بە جینۆساید یعنی هاوکاریکی زۆر باشە بێ و داواکارم لە بەرپرسانی ئەم وڵاتە ئەم نیشتیمانەکە هەموو دەستی ئەو فۆتۆگرافەران بگرن بچنە خزمەتە و فۆتۆگرافەرانی کە لە چیای شنگال ئامادەبوونیان هەبووە هەموو ئەو دیکۆمنتانە وەربگرن چونکە ڕۆڵێکی زۆر باشێ بێ بۆ ناساندنی بە جینۆساید ئەم کەیسە وەکو ناسراوە و پشتیوانێکی باشە بێ بۆ گەلی کورد و بۆ کەیسەکانی گەلی کورد. زۆر سپاس کاک ناسەح بە هیوای سەرکەوتن بە هیوایەوەی کە بەم وێنانە بتوانین جینۆسایدی شنگال لە سەراستی نێودەوڵەتی نەتوێ گرتوەکانیش با جینۆساید بناسیێنین سەرکەوتوو سپاس بۆی و هیوادارم کارەساتێکی تریوە لەم وڵاتە دووبارە نەبێتەوە و ملەتی کورد هەمیشە لە خۆشی و لە ئاشتیا بشی. زۆر سپاس بۆیە سپاس بۆ ئامادەبوونت.